هێندە وردە تەنانەت چاوپێکەوتنەکەی ئێمەشی خستە سەر لاپەڕەی بیرەوەریەکانی سەبارەت بە پەرلەمانیش دەڵێت لە مێژووی کورد هێندەی خولی یەکەمی هەڵبژاردن خەڵک بە پەرۆش نەبووە، بەڵام دەبینین ئێستا ئەم پەرلەمانە داخراوە. خەڵک چۆن پێشوازی لە یەکەم پرۆسی هەڵبژاردن بە حیاتی لە هەموو گەلانی دنیا کە من دیتوێتم لەناو هەموو کۆمەڵگەکانی گەلانی دنیا قەت وەک ئەو ڕۆژە نەبووە و نابێتەوە، چونکە ئەو کاتە یەک دەست و یەک ڕەنگ و یەک دەنگ بوو بە هەمان شێوە لە پەرلەمانی کوردستان. بەڵێ هەموو ئاواتی و هەموو ئاواتەکانی هەبوو، هەر کەس بۆی نەبوو برێ، هەر کەسە و ڕێ نەبوو کە خۆم چوارجا من چووم لە دارت و دەنگ بدەم نەمتوانی، دەگەیشتە پێش دەرکە هەندە قەڵەباڵغ بوو، هەستام چووم لە پێرزین دەنگمدا بۆ لە پێناو ئەوەی کە ئاوات و ئامانجەکانمان بێتە دی، بۆ ئەوە بوو کە بتوانین ئێمە کە یەک ڕنگ بین یەک دەنگ کە بتوانین پەرلەمانی کوردستان خۆمان بژێنین، هەم لە ڕووی سیاسی، لە ڕووی عسکەری و لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی فەرهی، لە ڕووی دەنگدان. ئەگەرچی هەوڵەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمان دەستیان پێکردووە، بەڵام پێداگری لایەنی یەکەم و دووهەم لەسەر بەدەستهێنانی زۆرترین پۆست بووەتە لەمپەرێکی گەورە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ. سێ دیاردەی زۆر نەخوازراوە کە دەبێت واسی لێبێنن بەرتەسشی بیرکردنەوە و حیزبایەتی، هەست نەکردن بە بەرپرسیارەتی و نەبوونی دیدگای نیشتیمانسازی. ئەم سێ دیاردێ سێ نەخۆشی کوشندن لە هێز و لایەنە سیاسیەکان بەتایبەتیش لە پارتی وێچێتی بەرپرسیارەتی ئەساسیەکە لەسەر ئەستوی ئەوانە. پەکخستنی دامەزراوەکان نەک لە ناوەخۆ بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتیش کاردانەوەی نەرێنی دروست کردووە. بە زووترین کات بە پێی پەیوەرەکان بێت دەبێ حکوومەت پێک بێنرێت و ئەم پرۆسە کە دەستخۆشی دەولی بوو لە کاتی ئەنجامدانی هەڵبژاردن حکومڕانی ئەفەن کابینەی نو زوو پێک بێنرێت بە ئەوەی ئەم تەقیمە نێودەوڵەتیە و ئەم تێڕوانینە وەک خۆی بمنێت و پشتیوانی لێ بکرێت. لە بەرواری 19 پێنجی ساڵی 1992 بۆ یەکەمین جار هەڵبژاردننی خولی یەکەم بەڕێوە چوو، ئەمەش بە دەستکەوتێکی مێژویی بۆ گەلی کورد دانرا تا ئاستێک خەونی دەیان ساڵی میلەتێک هاتە دی، بەڵام دوای 34 ساڵ لەم دەستکەوتە مەزنە خەریکە ململانەی سیاسی ئەم دامەزراوەیە بەرەو چارەنووسێکی نادیار دەبات. لە یەکەمین پرۆسەی هەڵبژاردن هاوڵاتیان بە پەرۆشەوە ڕۆشنە سەر سندوقی دەنگدان بۆ ئەوی لە ڕێگای پەرلەمان و دامەزراوە دەستوریەکانەوە مافی هاوڵاتی بوون مسۆگەر بکەن، بەڵام ململانێ سیاسی و ناکۆکیە سیاسیەکان وای کرد چەندین جار دەرگای ئەم پەرلەمانە دابخرێت. هەرەمەش وای کرد هاوڵاتیان ئەو ئومێدەی کە لەسەر ئەم پەرلەمانە هەڵیان چنی بوو وردە وردە کاڵ و بێتەوە. ئاراس عەزیز، ڤار میدیا، هەولێر.